ئەم کاتتان باش هاوڕێیانی هێژا، هیوادارم کە سەلامەت بن. ئەمڕۆژ هاتمەوە خزمەتتان بە بەرنامەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی وێژنگ تایبەت بە بواری ئەدەب و وێژەی کوردی و جیهانی. لە بەرنامەی ئەم شەمدا باسی یەکێک لە کۆمەڵە شێعرەکانی شاعرێکی گەنجی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم، کۆمەڵە شێعری نووسینەوەی نیشتمان بە قەڵەمی کاک جەماڵی نەجاری کە لە شاعرانی داهێنەر و دیاری شێعری هاوچەرخی کوردیە. کاک جەماڵ ئەم کۆمەڵە شێعرەی ساڵی 2020 چاپ کرد و ئەمن پێشەکیەکی کورتم بۆ نووسی کە ئەم شەو دەهەوێ چەند ئاماژەیەکی بچووک بە چەند لایەنی شێعری کاک جەماڵ بکەم لە ڕۆچنەی ئەم پێشەکیەوە کە بۆ کتێبەکەی ئەو نووسراوە. لەڕاستیدا جەماڵی نەجاری یەک لە دەنگەداهێنەرەکانی نەوەی سێهەمی شاعرانی نوێخواز و نوێنووسی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لەم دەفتەرە شێعرەیدا واتە نووسینەوەی نیشتمان بە پێیڤێکی نۆستالژیک باس لە ئەزموونەکانی هەندەرانی تەنیایی خۆی دەکات. مەبەستی من لە ئەزموونی هەندەرانی تەنیایی کۆی ئەو ئەزموونانن کە نەجاری لە ژیانی هاوکات دوورە وڵاتی و تەنیایی وجودی خۆی دەیان کاتە پەیوی شێعری و بە باڵای وشە و وێنەکانیەوە هەڵدەواسێت. نەجاری لە شێعرەکانی خۆیدا زۆر سانا و بەمانا دەدوێت. زمانی شێعری ئەو زۆر لە ئاخافتنی ئاسایی مرۆڤێکی ئاسایی نزیکە، مرۆڤێکە هێندەی ژیانی نیشتمانێکی دوورە دەست و ئازاری تەنیاییەکی ناچارێکی زمانێکی پڕحکایەتی تاڵ و پەیڤێکی تژی لە بەسەرهاتی نەهاتی دەهێنێتە گۆ. نەجاری لە خەمی خۆی بە تەنیا نادوێت، بەڵکو باسی خەمی خۆی بۆ نیشتمانە تەنیاکەی دەکات. ئەو تەنیایی خۆی بە تەنیایی نیشتمانەکەی دەبەستێتەوە و بۆ خۆی و بۆ نیشتمانەکەی وڵاتێکی فەرامۆشکرا و سەرگەردان گەرمەشینی شاعرانە دەکات. نەجاری خۆی یان با بڵێن دەنگی شێعری نێو کۆمەڵە شێعرەکەی دەکاتە درەختێک کە نەکەر گەڵای خەونەکانی وەریون، بەڵکو هەنووکە سەر لێ شێوا و تەنیا لە چەشنی باڵندەیەکی ڕووە و هەور ئەبداڵی چڕینی گۆرانیەکە بۆ نیشتمانی جێهێشتووی. وەک چۆن لە بەشێک لە شێعرێکیدا دەڵێ سنگم پڕە لە گۆرانیەکانی وڵاتێکی فەرامۆشکرا و نیگام لە هەمیشە ئاڵۆستر بەردەوام بە شوێن خۆمدا دەگەڕێ، وەک مەل شەرمنانە لە سێبەری هەورێک نزیک دەبمەوە، باڵ دەکێشم بەسەریدا و گۆرانیەکانی وڵاتێکی سەرگەردانی بۆ دەچرپێنم کە گەڕامەوە خوار من تەنیاترین مرۆڤی سەرم زەویەم و بە شوێن خۆمدا وێڵ وێڵ دەسوڕێمەوە. لەو دیوی پەنجەرە باوێک دەڵێ هەستە وەرە، دەمبات و دوور دوور دەبمەوە، ئیتر کەسێک نییە گۆرانیەکانی وڵاتێکی خامۆش بۆ خۆم بجێڕێتەوە. لە شێعری نەجاریدا هاوڕێیان هێمای مرۆڤی دوور لە نیشتمان یان باشترە بڵێین مرۆڤی لە نیشتمان تەریککەوتە باڵندەیە، باڵندەی سەرزەوی. ئەگەر باڵندە کۆچ دەکات و نیشتمانی خۆی بۆ ماوەیەک جێدەهێڵێت، ئەوە مرۆڤی بە ناچار کۆچبەر، بە تایبەت مرۆڤی کۆچبەری نێو شێعرەکانی نەجاری باڵندەیەکە بۆ هێلانەی خۆی ناگەڕێتەوە، یان لانی کەم هیوای بە گەڕانەوە زۆر کەمە.
هەر بۆیە ئەو مرۆڤە ئەگەریش ورەی نەڕووخا بێت و هیوا براو نەبوو بێت ئەوە گەلێک شەکەت و بێزارە. شەکەت لەو دۆخەی کە نیشتمانی لێ سەندراوەتەوە و ماندوو لەو کەشەی کە تێیدا هەندەران تەنیای کردووە. مرۆڤی کۆچبەری شێعری نەجاری لە زەوی و نیشتمانی خۆی دادەبڕێت و بەناچار دەبێتە دوایین باڵندەی سەرزەوی، وەک چۆن لە شێعرێکیدا دەڵێ بێخاک بەسەر جەستەی ئاسماندا دەفڕم، من دوایین باڵندەی سەرزەوی. نەجاری لە هەندەرانی تەنیایی خۆیدا نیشتمان دەنووسێتەوە، بەڵام نەک بە ئاوەزی ئێستا و هەستی هەنووکەی، بەڵکو بە هزر و هەستی ئەو سەردەمەی تێیدا مناڵ بوو. پێ دەچێت شاعری دەفتەرە شێعری نووسینەوەی نیشتمان کاک جەماڵ نەجاری گەورەی وڵات بە ڕۆحی سەردەمی بچووکی خۆی پێوانە دەکات. ئەوەتانێ لە شێعرێکدا دەڵێت بەیانیەک دەگەڕێمەوە مناڵی، دەگەڕێمەوە بچووکترین کۆڵان، بچووکترین شەقام، بچووکترین شار، بە قەڵەمێکی بچووک لە دەفتەرێکی بچووکدا گەورەترین شێعری ژیانم دەنووسمەوە. شاعر هەموو کات شوێنە بچووکەکان ئامادە دەکات تا گەورەترین شێعری ژیانی خۆی بنووسێتەوە. ئەمەش ئیمکانی نییە مەگین ئەوەی بگەڕێتەوە بۆ شتە بچووکەکانی نیشتمان کە لە دیدی ئەوەوە هێشتا مانا و پاقژی و پیرۆزێتی خۆیان لەدەست نەداوە. شێعری سەرەوەکە بۆم خوێندنەوە لە سۆنگەی ساکاری و پڕواتایی خۆی خوێنەر ڕادەسڵەکێنێت و وای لێ دەکات لە ڕوانگەی شاعرەوە بڕوانێتە واتا و وجودی نیشتمان، ئەو نیشتمانە دوورە دەستە و شاعر نەها تامەزرۆیە لە ڕێگای ڕۆحی سەردەمی مناڵیەوە گەورەترین شێعری ژیانی خۆی بۆ یا لەسەر بنووسێت. جەماڵی نەجاری بە هێڵی نیشتمان سەفەر غوربەت گەیشتووەتە هەندەران و هەنووکە دەخوازێت بە هێڵی غوربەت سەفەر نیشتمان کۆتاوی بەم دوورە وڵاتیە بهێنێت، چونکی غوربەت چیرۆکێکی ئاڵۆزە، بەڵام پێچەوانە بڕینی ئەم هێڵە تاقەت پڕووکێن و ئەستەمە. شاعر ناچارە خۆی فێری زمانی سەفەر بکات، ئەم جارە نەک سەفەری جێهێشتنی نیشتمان بەڵکو سەفەری گەڕانەوە بۆ نیشتمان، وەک چۆن لەم شێعرەدا شاعر دەڵێ غوربەت چیرۆکێکی ئاڵۆزە، نووسینەوەی دژوار، من لێرە لەم دووری دوورەوە خەریکی فێربوونی ئەلفبەی سەفەرم، دەمەوێ پیت بە پیت و وشە بە وشە و ڕستە بە ڕستەی گەڕانەوە فێر بم بۆ نووسینەوەی چیرۆکی نیشتمان. ئەم سەفەرە هەڵبەت دوجار لە پێناوی نووسینەوەی چیرۆکی نیشتمانە. هەمیسان نەجاری وە بیرمان دەهێنێتەوە نیشتمان پێویستی بە گەڕانەوەیەکی جەستەیی نییە، بەڵکو ئاتاجی گەڕانەوەیەکی ڕۆحیە بۆ نووسینەوەی. ئەو کارەی نزیکەی 200 لەمەوبەر باوکی شاعرانی غوربەت نشینی کورد حەجرەتی نالی مەزن کردی، وەک چۆن لەم دیێڕە شێعرەدا دەفەرمێ لەم شەرحی دەردی غوربەتە، لەم سۆزی هیجرەتە، دڵ ڕەنگە بێ بە ئاو و بە چاوە بکا ببوو. هاوڕێیانی بەڕێز، ئەم چەند دێڕە کە لێرەدا پێشکەشم کردن بەشێک بوو لەو پێشەکیەی کە من بۆ کۆمەڵە شێعری نووسینەوەی نیشتمانی بەڕێز کاک جەماڵ نەجاری نووسی بووم کە ساڵی 2020 هەم لە دەرەوەی کوردستان لە ئەوروپا چاپی کرد، هەمیش لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەلایەن هۆگرانی شێعرەوە پێشوازیەکی گەرم و گوڕی لێکرا. هیوادارم کە بەم چەندێڕە تا ڕادەیەک ئاشنای جیهانی شێعری ئەم شاعرە گەنجەمان بوو بێتن. تا دیدارێکی دیکە، سەرتان بەرز و لەشتان ساغ و دڵتان شاد.